والله ناقري ستانا قلنا يعني في عندها ولا جيت في عندك وانت وين انت الناس وش كاقبات هذا الكاكا أما هاتينا أو خور توزا أو كين براستي يعني بيزار بينا والله لو خور توزا لو خور توزا بيزار بينا براستي حيفا كويا هاي كويا كان جاي نفتا كبن لو خور توزا كاج لبو ملتك يا براستي حيفا أو خور توزا أو لوري تنكرنا درستي ده كان بعدم يا بيتاناكري بالو من شوف لي ده نتسجنا كانوا بس تنكرك الريا كذا قري براستي والله تصدق هنا ما بس غير تنكر كان دقري إيه لو تلبرتي يعني أودو سامنا أخورنا تأستكيت إيش كان لو منا كديا هريك قدر تاجي دكاو هيت إيش كمان لو منا كري براستي حيفا كوي أو هايا كوي أنا ناو نفتايا دلنا واتش جوندا كاما دتينا هولير زادي هولير تمشادا كان زادي أولا حمود زي كان بخوا قرض رادو أدي لو إيروان علينا كان كجان داوا كاريمان أويا هیچ که او تنکرانه او دزیه با هیچ که بیرکانه دانه بن براستی اما بیزار بوینه جیان من نما خنکان همو توشی ربوی بوینه هندی بتینه دکتوری و بینوا براستی جیان من نما هیچیت داوا من اوه زاده کمان لبو تاکنو دنا اما هیچ که نه لین یک تنکر بیره دابرواتو او داوا کاری کمان کاکجا بخیرات متان دکم دست خوشیدان دکم با دنگ مانو هاتن ببرچای خۆتانەوەی ئەو وەزعی ڕێگاوبانەکەمانە 2 ساڵە زادەی 2 کیلۆمەتریە بۆمان چاک ناکەن ئێمە دەوری 500-600 ماڵ بە تایبەتی لەو بەرین بێزار بووین لە تەبوو تۆز و تەنکەر و قوڕ و سیارەمان هەموو وێران بوو منداڵمان هەموو تووشی نەخۆشی بوو ماڵمان وێران بۆ لەگە تەبوو تۆزەکەی ئێستا ژێمان ڕێیەکەمان گرتووە بەتەمانی ڕێیەکەی بکەینەوە تا حکومەت بە دەنگمانەوە دێ بەڵێ چەند جارێکی کەش ڕێگە گیراوە ئەوە سێمین جارە داوا دەکەن وعد دەدەن و یەک ڕۆژ ئیشی لێ دەکەن دوای وازی لێ دێننەوە چیرۆکی ئەم زادەیە چیرۆکەکی کۆن ئاینی نوێ نییە هەموو لایەک دەزانن ماوەی چەند ساڵێکە ئەو زادەیە کێشەی هەیە هەر لەو کاتی کە نۆژان کراوە زۆر بە خراپی نۆژان کراوە و هەتاوەکو ئێستاش کە نزیکەی بزەبت لە 11 ساڵی پارەوە ئەوانە ئەو زادەیان هەڵکەن ئێمە لە ژیانێک لە زستان لە ناو قوڕ ولا هاوینانیش لاو تۆز و خۆڵەکی زۆر داین بەڕاستی ئەوەی کە هەموو جیرانەکانمان و ئەوانەی کە ئێستا ئامادەبوونە لێرە هەر هەمویان ینی زۆر زیاتر دڵیان پڕە لەوەی کە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن قسەیان کرد هەم لە ڕووی نەخۆشیەوە هەم لە ڕووی ئەوەی کە سیارەکانیان وێران بوو بەجددی ئەوانەی کە سیارەکانیان بنیان نوێی هەر زیاتر قوڕیان بەسەری بۆ لە چاو ئەوەی کە سیارەکەی تۆزێک بەرزترە و دەتوانی بە ڕێگەوبانەکان داهاتوشی بکە ئەمڕۆ دیارە ئێمە هەموو لێرە کۆبووینەوە بڕیارمانداوە ئەو ڕێگەیە ناکەینەوە هەتاوەکو لایەنی پەیوەندیدار و ئەگەر حکوومەت بەلامانەوە نێو گوێمان لێڕان نەگری و بەڵێنە چی 100% نەداتێکە ئەو زادەیە چا دەکە ئێمە بەڕاستی ئامادەنینە ڕێگاکە بکەینەوە.